حکومت کاری جێبەجێکردنی تەنفیزکردنی یاسایە. پەرلەمانتارێکی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیارەکەی دادگای فیدراڵی لەسەر بەنا دروست ناساندنی ناردنی 400 ملیارەکە لە بەغداوە بۆ هەرێم بە یاسایی دەزانێت. بڕیار ڕەشید پەرلەمانتاری کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەرنامەی ئەمڕۆی پەیامدا ڕایگەیاند بڕیارەکەی دادگای فیدراڵی یاساییە، بەڵام لە عێراقدا پرسەکان بە ڕێککەوتنی سیاسی تێدەبەڕێنرێت نەک یاسایی، لەبەر ئەوە پێویستە کورد بە ڕێککەوتنێکی ڕیشەیی کێشەکانی لەگەڵ ناوەند چارەسەر بکات. حکومەتی هەرێم لەم لێستایە ئەتوانێت دوو قرار بە. باشە. یەکەمیان نکۆڵیکردنی قرارەکانی محکمەی ئەتیحادی و ڕۆیشتنە لەسەر هەمان ڕتم کە هاوڵاتیان بوونەتە قوربانی، کە بودجێ هەرێم بۆتە قوربانی، کە موچەی هاوڵاتیان نییە، کە دامەزرانن چەند ساڵە نیە، کە بینین هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە ئەڕوات لە سای ئەم سیاستەوە ئەتوانێت لەسەر ئەم سیاستە بەردەوام بێ. محکمەی قرارەکانی محکمەی ئەتیحادی با بڵێن بڵێ بە نایاسایی لە قەڵەمی بات هەوڵبا لە ڕێگەی حکومەتی عراقی و هەرچۆنێک بێت ئەو پارە بنێرێت، بەڵام ئەمە چارەسەری کێشەکە نییە، ئەمە موسەکینێکە لەوانەیە سەر بگرێت، لەوانەیە ئازارەکە کەم کات و مودێکی زەمەنی، لەوانەشی ئەسڵەن هەرکەمی نەکات و حکومەتی عراقی هەرخۆی لەوە نەیات و نەینێرێت، ئەمە کە احتیمال لە سەدا 90%ەوەی کار نێنێرێت. باش. ڕێگەی دووەم ئەوەیە حکومەتی هەرێم لەو واقعە تێبگات و لەو خەیاڵە بێتە دەرەوە کە نکۆڵیکردنی قرارەکانی محکمەی ئەتیحادی و لەوە تێبگات کە ئیتیفاقیەک و بە تایبەتی یاسای بودجە کە ڕێکەوتنی لەسەرەکرێت بەوە چارەسەر نابێت بڵێ یاساکە جێبەجێ ناکەم، ڕێکەوتنەکە جێبەجێ ناکەم، بەڵام 3 مانگ جارە وەفدێکە نێرم، وەفدەکە دانوستان بکەن بەشکم بەرهەمێکی هەبێ یانەی بێ. ئەمە چارەسەر نییە. چارەسەرەوەیە پابەندبوون بەو ڕێکەوتنانی کە هەیە لەگەڵ حکومەتی عراقی. گرفت بۆ پشتگیرێم لە چوارچێوەی لە بەشێکی دیکەی بەرنامەکەدا دکتۆر جەمال کۆچە پەرلەمانتاری کورد لە بەغدا ڕایگەیاند کورد چەند بژاردەیەکی لە بەردەمدایە، یان ئەوەی بە بڕیارەکە قایل ببێت یاخود بە شێوەیەکی ڕوون و ڕاشکاو لەسەر خاڵە ناکۆکەکانی بڕیارەکەی دادگا لەگەڵ حکومەتی ناوەندی قسە بکات و بڵێت مەرجی بەشداریکردنمان لە حکومەتەکەی سوودانی ناردنی شایستە داراییەکانی هەرێم بوو لە بەغداد. ئەمە دوو بژاردەیەت هەین یا سیێنینە یان دێ ڕەتکەین یان ژی دێ گفتوگۆیەکەین. ڕەتکردناوێ بدیتەنا من هەمی تشتی ڕەتکەی حەلنینە بێتن یاسایە بێتە یعنی بەحەسکردن بدیتەنا من ژۆرەکە یاسایی گەلەکە فەرە هەرێم چێکەتن هەندێک کەسێت پسپۆر بن دبوارێ دستوری عێراقێدا و یاسایەدا وەکی دادگەها فدرالی بیتن یعنی لوی ئاستی بیتن و هەرێمێ هەر یاساکە هەرێمت دانیتن توێ ژۆرێ ڕادەرباز بیتن هەر یاساکە بەغداتێتە بەحەسکردن بچیتە وێ ژۆرێ و ئەو ژۆر تێبینیت خۆب دەتە ئەندامێت یەت کورد البەغدا و هەر جارێکە وسا ئاریشەیەک ژی هەبیتن نە ئەم وەک پەرلەمانتار یان سیاسیەکش لایەخۆڤە یان ڕاگەهانێکل دەستگەهێت ڕاگەهاندنێ ڕەتداوا بکات بەلکۆ یاسا بێتن بەرامبەروێ یاسا باغ بێتن و بەحەز بکاتم دیتنا من ئەف چێکردنا vê ژۆرێ تشتێکی گەلە مهمە. دوای تۆمارکردنی ژمارەیەک سکاڵای یاسایی دژی حکومەتەکەی سوودانی لە بەرامبەر بڕیاری ناردنی 400 ملیار دینارەکە بۆ حکومەتی هەرێم ڕۆژی چوارشەممە دادگای باڵای فیدراڵی دانیشتنی ئاسایی خۆی ئەنجامدا و ڕێکارەکەی بە نادروست و نایاسایی لە قەڵەمدا. بڕیارەکەش کاردانەوەی جۆراوجۆری بە دوای خۆی داهێنا و هەری یەکە لە سەرۆکایەتەکانی هەرێمیش ڕاگەیەندراوی ناڕەزایەتیان بڵاو کردەوە.